ئایا بۆت هەیە تۆ چاوەڕێی بانگێکی دواکەوتوو نەکەیت کە زانیت خۆر ئاوا بۆ ڕۆژۆکەت بشتێنی بەڵێ بۆت هەیە کە یەقینت هەبێ کە دڵنیابیت خۆراوە بۆ بەڵێ بەڵام لەوەشدا حەکیم بە نەک کەسێک بی فیتنە و ئاژاوە دروستکەیت فیتنە دروست نەکەیت پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام فەرمووی ئەگەر هاتبا و ئەی عائیشە قەومەکەی تۆ تازە لە جاهلیەت دوور نەکەوتبانەوە واتە تا ئێستا وەکو پێویست ئیمان لە دڵیاندا نەچەسپاوە هەندێک شت حاڵی نەبوون ئەگەر وا نەبوایە ئێستا من بینای کەعبەم تێک دەدا بینای کەعبە تێکدا پێغەمبەر عەلەیهی سڵاو وەسەلام دەڵێن سەبر کە بزانین بۆچی تێکیەدا دەفەرمێ لهدمت الكعبة ولبنيتها على أساس إبراهيم ولجعلت لها بابين بابا للدخول وبابا للخروج أو من كعبة تيقدر جارش تدرس من ذكر دوب فراوانتر همو من يا بواقعية لتلفزيون بيني ومانا أو كعبة مربعة لتنشت كعبة شوا قوسك هي ديوارك هي تاوك وسنجي مروف برزة ديوارك قوس هي بينيت أنا كاتي خوي كعبة أبي بوا بەڵام کاتێک کە کەعبە ڕووخاوە و دوایی قوڕەیش دروستیان کردوتەوە ئیمکانیەتیان نەبوو نەیان توانیوە بە گەورەی دروستیکەنەوە بچووکتریان کردوتەوە بۆیە ناو ئەو قەوسە ناو کەعبەیە هەر کەسێ بچێتە ناو ئەو قەوسە بوەستێ ئەوە ناو کەعبەیە بۆیە لە کاتی تەوافیشدا تۆ بۆ دنیە بە ناو قەوسەکەدا بسوڕیتەوە کە دیقەتان دابێتێت دەرگایان داناو لەو سەریش و لەو سەریش بۆی ئەوەی کە تەواف دەکات نەچێ بەناودا چونکە تەواف دەیە بە دەوری کەعبەدا بێ نەک بەناو کەعبەدا بێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام فەرمووی گەورەم دەکرد و دیواری کەعبە دەمهێنایەوە سەر ئەساسەکەی کە ئیبراهیم کردبووی بۆ نەیکرد لە ترسی ئەوەی کە خەڵک تێ نەگا و گومانی خراپ بە پێغەمبەر ببەن عەلەیهی سڵاو وەسەلام بڵێن محەممەد کەعبەی ڕووخاند خەڵک وا دەڵێ خۆ بیر ناکات و کاکە تۆ بۆستە بۆچی ڕووخاندی نە ڕووخاندی تەواو نەیکرد تۆش کاکە مەڵێ سونەتە وەڵا خۆر ئاوا بووە من لە پێش چاوی خەڵک ڕۆژۆکەم دەشتێنم لەوانەیە پیرەمێردی وا هەبێ بە ساڵاچووی وا هەبێ نازانێت سنە دوایە زۆر ڕۆژ و بشتێنیت کە تۆ دەبینێ بەڕیشێکەوە کورە ئەمە دەقەی ماوە ڕۆژێش کات ئای لەو مەلعونانە لەو منافقانە ئەمانە چەند بێ ئیمانن چەند دوورن لە خوا لەوانەیە ئەنواع جنێوت پێ بڵێ لەوانەیە گومانی خراپی بەرامبەر تۆ دروست کات تووشی گوناهی دەکەی فەقیرە بۆ تۆ هەڵەیت لە پێشچاوی ئەو مەیکە کە دەتوانی بۆ خەڵکی ڕوونکەیتەوە بە حکمت و بە دەلیل بیکە کە ناتوانی مەچۆ ئەو ئاژاوە مەنێوە وەڵام من بۆی خەڵک بزانێ ئەوە لە پێش چاوی خەڵک ئاوەکە دەخۆم و خوڕماکە دەخۆم کاکە خەڵک وا دەزانێ بانگ یعنی لە کاتی خۆراوە بوونە ئێستا جەنابەت بۆت دەرکەوتووە کە لە کاتی خۆراوە بوون نییە و تەخیر دەکرێت نەچی ئاژاوە بکەیت خۆت لە بینی خۆت و خوای خۆت ڕۆژۆکەت بشتێنیت بۆت هەیە کوتمانکەی کاتێک دڵنیابی کە ئەو بانگە تەخیر دەدرێت کە دڵنیا نەبی دەبێت تۆ ئیش بە بانگکەی من خۆم یەکێکم لەوانە ئیش بە بانگ دەکەم تا بانگ نەدرێ من ڕۆژوو ناشتێنم هەر کەسێکیش یەقینی هەیە کە بانگەکە درەنگ دەدرێت ئەوە بۆی هەیە چی بکات بۆی هەیە پێش بانگ کە زانی خۆر ئاوا بە ڕۆژی بشتێنێ کە بانگی بەیانی درا من دەست لە خواردن و خواردنەوە هەڵدەگرم ئەی کەسێک بڵێ مامۆستا بانگەکە زووە لە کاتی خۆی نییە دڵێن پێی دەڵم کە تۆ یەقینت هەیە 10 دقەی ماوە کە یەقینت هەیە یەقین نەک هەر ئاوا لە گۆترا بۆ تێ تا 10 دقەی تر نان بخۆیت و ئاو بخۆیتەوە کە یەقینت نییە هەر بە وتی کاکەمە دینە برا عیباتەکەی خۆت مەخەم مەترسی و مخاتەرەوە مؤذن مؤتەمەنە کە بانگ درا تەواو کۆتایی پێبێنە دەست هەڵگرە ئینشاءالله